ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوەڕۆ تۆفیقم لەو خێمشەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەرێمی کوردستان لە بەردەم پیلان و دەرفەتدا. دیارەوە نەزانین لە دەوروبەرمان کۆمەڵێک باس و کۆمەڵێک گۆڕانکاری گەورە بەڕێوەیە ئەوەی کە دەگوزارێت لە ناوچەکەدا دوو لووتکەی گرنگە، لووتکەیەک بە سەرۆکایەتی ئەمریکا کە لە سەعودیە و لە ئیسرائیل بەڕێوە چوو، لووتکەی ئەمڕۆژ کە بە سەرۆکایەتی رووسیا و ئێران و تورکیا لە تاران بەڕێوە چوو. کورد دەکەوێتە کوێی ئەم گۆڕانکاریانی کە هەیە چۆن خۆی ئامادە کردووە، دەرفەتەکان چین لە بەردەمیدا. گفتوگۆکەین ئەم شەو بە میوانداری زۆر بەڕێز کاکاوە مەحموود سکرتێری حیزبی شۆعی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. دکتۆر کاوە سوپاس دەکەم کە لە بەرنامی پانۆراما لەگەڵ مای داوای لێبوردنیشە لێ یەکەین بە هۆکاری ئەوەی کە ئەو لووتکەیە هەبوو گرنگ بوو کە ڕاستەوخۆبی گۆزینەوە بینەران جارێککە داوای لێبوردنە لێ یەکەین کە کەمێک تەخیر بووین. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەین بە گشتی و گۆڕانکارێنی کە دەگوزارێت لە دەوروبەرمان لە دەوروبەری هەرێمی کوردستان لە دەوروبەری عێراق بە گشتی دوو جەمسەر دروست بووە. هەرێمی کوردستان نەکەوێتە کوێی ئەم دوو جەمسەرەوە چۆن خۆی یەکلا کردوێتەوە. زۆر سوپاس. ئەو گۆڕانکاریانە تەنها نەم ناوچەیە نییە و بڵێن هەڵێ هەرێمی کوردستانیشی گرتوێتەوە. ئەم گۆڕانکاریانە پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە و ڕنگدانەوەی ئەو خەڵەکەبوونی کۆمەڵێک ڕوودا و کۆمەڵێک بابەتە کە کارکردنە بۆ هەنگاونان بۆ فرەجەمسەری. جا ئەو فرەجەمسەریە دوو جەمسەری بێ یا زیاتردا دوو جەمسەری بێ. بێگومان فرەجەمسەری ئەو فرەجەمسەری کە هەیە کە تە پێشەوە لە چوارچێوەی سیستمی سەرمایه‌داری جیهانیە و لە چوارچێوەی ئەو هەلومەرجی جیهانگیریە کە هەموو جیهانی گرتوێتەوە. و ئەو کە باسی جیهانگیریش دەکەین کە هەموو جیهانی گرتوێتەوە بێگومان ئەو جەمسەربوونە هەر تەنها بڵێن جەمسەربوونەکەی کۆن ناگرێتەوە بڵێن یەکێتی سۆڤێت و جاران و ئەمریکا کە ئێستا رووسیا هەیە و ئەمریکا هەیە، بەڵکو کارتێکردنەکەی ئێستا زیاترە هەتا لەوەی جاران. ینی بۆ نمونە ئەگەر لە کاتێک شەڕی ساردا بڵێن پەیماننامەی وارشۆ هەبووە، پەیماننامەی ناتۆ هەبووە، ئێستا پەیماننامەی ناتۆ ماوەتەوە. ئێستا هەلومەرجێکی تر پیا بووە کە هێزی نوێ پیا بێ. اینجا هەندێک لەو هێزانە هێزی هەرێمایەتین و هەندێک لەو هێزانە زیاتر لە هێزی هەرێمایەتین. بۆ نمونە هێزێک پیا بێ ئێستا لە نێوان رووسیا، هیند، چین، بەرازیل، ئەفریقیای باشوور کە جۆرێک لە پەیوەندیەکی ئابووری پیا بێ و بۆشێکی سیاسی وەرەگرێ. بێگومان ئەو جەمسەربوونە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە، چونکە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەیە کە بە بەردەوامی ناوچەی بارگژیە. ئەگەر بێنە سەر پرسیارەکەی جەنابەت بێگومان شوێنی کورد شوێنی کوردستان چییە بێ لەو جەمسەرگیریە؟ من پێم وایە لایەنە کوردستانیەکان بە شێوەیەکی بڵێن توێژینەوە یان بە شێوەیەکی ئەوەی کە پێڵێن توێژینەوەی مستەقبەلی خۆیان ئامادە نەکردووە بۆ ئەوەی کە بیرکەنەوە چۆن لەم گەمەیە کە دروستە بێنە ناوچەکەیە چۆن مامەڵە بکەن. ئەوەی کە هەیە لە ناوچەکەیە ئەوەی کە هەیە لە ناوچەکەیە کارکردن بۆ دوو جەمسەربوون ئەوە نییە کە ئێستا دەستی پێکرد بێ. ئەنی بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵی 1995 کە چەند ساڵێک بوو یەکێتی سۆڤێت کۆتایی هاتبوو، کاتێک کە بریماکۆف ڕئیسی وزەرا بوو، ئەو کاتە باسی ئەوەیە کرد کە جیهان بە یەک جەمسەر ناڕوا بەڕێوە و شارستانیەکان لەوە فراوانترە کە شارستانی ڕۆژە ئاوا خۆی فەرزکا بەسەر هەموو جیهانە. و ئەم حاڵەتی کارکردن بۆ دوو فرەجەمسەری من پێم وایە ئێستا بە شێوەیەکی کردەیی ڕووی داوە. چۆتە بواری جێبەجێکردنەوەی جەمسەرەکان. من پێم وایە ئێستا ئێمە لە هەلومەرجی ڕاگەیاندنی ئەم دوو جەمسەرین. ینی بۆ نمونە
وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەوڵی ئەوەدا کە بەتابەتی کە شەڕی ئۆکرانیا هەیە کە ئەگە شەڕی ئۆکرانیا کۆتایی بێ بە شێوازێک کە ئەو ئامانجەی کە رووسیا جێبەجێ بکە ینی ڕاگەاندنی فرەجەمسەریە. بەڵام زۆر لە توێژەوەرانی سیاسی کە باسی جەمسەربوونەکەن باسی کۆمەڵێک پێوەرەکەن کە بە شێوەیەکی ماتماتیکی فرەجەمسەری دروست بووە. ینی بۆ نمونە یەکێک لە سیاسەتمەدارە ئەمریکیەکان دێڤید ڕێکس ئەگەر ناوەکەم بە هەڵە نەوت بێ باسی 24 پێوەرەکە کە ئەم 24 پێوەرە لە چوارچەوەی معادلەیەکدا ڕنگدانەوەیەوە چ جەمسەرێک وڵاتانی جیهان چۆن قورساییان هەیە لەسەر سیاسەتی نێودەوڵەتیدا. یەکێک لەوانە مەسەلەن بەرهەمی ساڵانە ینی ئەوەی کە پێڵێن ئینتاجی قۆمی ئەو وڵاتە چەنە. دووەم بەشی تاک لەوە چەندێکە. سێەم چەند خەرجی سەربازی ئەکرێ. چوارەم ئەو وڵاتانە چەند جیاوازی چینایەتی تایە. پێنجەم چەند زانکۆ لەو وڵاتانە لە ئەوەی پەڵەن تۆپ هەندرد داین لە 100 زانکۆکانی جیهانن. چەند شەریکە لە سێمی شەریکەی ئاسی سێمی کۆمپانیای جیهانن. چەند جار ئەو وڵاتە بۆ نمونە ڤیتۆی بەکارهێناوە. دوا پێوەەر کە 24 پێوەرە چۆن ئەم پێوەرانە هەمووشی لە گۆڕانکاریدایە. کاتێک ئەو نووسەرە ئەو بیرمەندە کە تێکرای ئەم پێوەرانە بە ژمارە دەستکاریەکە معادلەیەک دەرەخە پێی وایە سێ دەوڵەت هەیە ئەو سێ دەوڵەتە بە ڕێژە دەسەڵاتیان هەیە لەسەر جیهانە لەسەر ئاراستەکردنی سیاسەتی جیهانە بە شێوەیەک لە شێوەکان ئەم سێ دەوڵەتە بە ماتماتیکی جەمسەرن. یەکێ لەوانە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە ڕێژەی 138 دووەم چین بە ڕێژەی 134 و 55%. سێەم رووسیا بە ڕێژەی 27 و 27%. بەڵام کە تەماشای پێوەری 24 مەکەی ئەم پێوەری 24 هەمووی بە گۆڕانکاریدا تەماشای ڕێژەکانەکە بە گۆڕانکاری ینی بۆ نمونەیەکت بۆ بێنەوە ئەگەر تەماشای ساڵی 1976 بکەین ڕێژەی داهاتی بەرهەمی چین لە ڕێزبەندی جیهانیدا لە 36ەم وڵات دێ. بەڵام ئێستا چین لە یەکەم وڵاتە. زۆر باش بۆ نمونە ئەمە هێنمەوە. لەم حاڵەتە ئەگەر تەماشای ئەم گۆڕانکاریانش بکەین بەمانای لەمانەکەن لە ساڵی 2032 ئەم ڕیزبەندە دەگۆڕێ چین دەکەوێتە پێش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. باشە کاکاوە ئەگەر وەدایە ئێمە لە کوردستانە ئەمە پرسیارەکە لەوەدای ئێمە لە کوردستانە توێژینەوەی مستەقبەلیمان هەیە بە خوێندنەوەیەکی ورد تەماشای گۆڕانکاریە جیهانەکانەکەین بۆی بزانین چۆن مامەڵەیان لەگەڵەکەین. من پێم وایە ئێمە ئەمەمان نییە لەبەرەوە ئێمە لە پێشتەکی هەڵوێستمان وەرگرتووە. وێستا ینی بۆ نمونە هەڵوێست تۆ لایەنێکی سیاسی هەڵوێست وەرەگرێ کە ئەمریکا تاگە جەمسەرە لە جیهانە ئەبێ هەموو هێلکەکانی بخاتە سەبەتەی ئەمریکاوە یان نەچێتی ئەوروپاوە. بێگومان یەکێتی ئەوروپا بەپێی ئەم معادلەیە بێ یەکێتی ئەوروپا کۆتایی دێن لە معادلەکانە. لایەنێکی تر بەهۆی دیسانەوە بەرژەوەندی حیزبایەتی بیر لەوە کاتەوە ئەبێ ئاگاداری هەژمونی ئێران بێ. ئێران هێزێکی هەرێمایەتیە ئەوە حیزب الله هەیە لە لوبنان ئەوە لە ئێمەنە ئەوە لە سووریایە ئەبێ مراعاتی ئەوە بکە. لە پێشەوە ئێمە دیڕاستی وەزعی خۆمان بکەین. ئێمە لە کوردستانە خۆمان چین. ئێمە لە باشووری کوردستانە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی نیشتیمانین کە هەنگاوێک نراوە بۆ بەدەستێنانی مافەکانی گەلی کوردستان کە جێبەجێ نەبووە. لە هەموو کاتێکا ڕوبەڕووی هەرەشەی ئێران و تورکیا و بەغدا دەبینەوە و لە هەموو کاتێکا هەموو دەستکەوتەکانمان لە مەترسیدایە. باش ئێمە ئایا بە چی پێوەرێک مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەکەین؟
لەگەڵەوە من پێم وایە کاکاوە ناوەندی سیاسی لە کوردستانە بەڵێ قسەکە ئەوەیە ببوورە قسەکانیشە پێ بڕم ینی شیکردنەوەکەت زۆر ورد بوو و زۆر منطقی بوو و زۆر لەسەر ینی ئەساسی ئەو گۆڕانکارانە بوو کە ڕوویداوە لە ماوەکانی ڕابردووە تەنانەت لە ئێستا و لە داهاتوشدا بەڵام ینی ئەر جەنابیشدە و پرسیارەت کرد ئێمە لە هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان ینی نەیتوانیوە توێژینەوە شیکردنەوە بە دوواداچوون کا بۆ ئەوەی کە ئەم جەمسەرانە لە هێز و لە گۆڕانکاری و لەگەڵ تەوژمەکاندا چۆن یەکلا ئەبێتەوە بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان ینی ئەتوانین بڵین کاکاوە لەسەر سیاسەتی ڕۆژ خۆمان بنیاد ناوە خۆمان یەکلاکەینەوە یاخود نەخێر ئەوەی کە هەیە ئیتر ساغ بووینەتەوە بەسەر جەمسەرێکە ئەگە زیان بێت ئەگەر دەرفەتیش بێ بۆمان من وا تەماشاکەم تا ئێستا لەناو هەرێمی کوردستانە مەراکز هەیە یەک مرکز نییە واتە یەک سیاست نییە کە خۆی یەکلاکە بەسەر جەمسەرێکە وەجاری وایە نازانێت چۆنیش مامەڵە لەگەر ئەم فرە جەمسەریە بکە لە بواری سیاسەتی نێودەوڵەتیدا چەمکێکەیە پێڵێن چەمکی زیرۆ یان چەمکی نان زیرۆ یعنی چەمکی سفر لە پەیوەندیەکانە یان چەمکی ناسفری چەمکی سفری چییە؟ چەمکی سفری زائیدیەک ناقصیەک ئەکاتە سفر واتە ئەوەی من دەستم دەکەوێت کە یەکم دەستەکەوێ ئەبێم بەرامبەرەکە سفری دەستکەوێ بۆیە نەتیجەکەی سفرە یەکم دەستەکەوێ بەرامبەرەکە هیچی دەستاکەوێ ئەوێکە دۆڕەنێ من ئەبێ لە ئاخیرەکە سفر دەرەچێ ئێستا لە سەردەمی جیهانگیریدا چەمکی ناسفری هەیە بە چ مانایەک بە معنایەک بەرژەوەندەکان تێکەڵن لەلایەکەوە چۆن ململانەکان ئەبەی بەڕێەوە کە لە چوارچەوەی چەمکی ناسفری ئێمە تا ئێستا لە کوردستانە نەناو خۆمانە ململانەکان ئەمانەیە بە چەمکی سفری بیبن بەڕێوە یعنی بۆ نمونە کە باسی پەیوەندەکانی دایانە کوردستانەکانەکەن حتا ئەوانەی نەناو خودی دەسەڵاتی کوردستانن لە هەرێمی کوردستانە تا ئێستا بازیان نەداوە لە عەقڵیەتی سفری یعنی پێ وایە هەر لایەنێک لەناو حکوومەتی هەرێما بۆ نمونە کە ئەبێ شتێکی دەستکەوێ بێت لەسەر حیسابی لایەنەکەتر بێت لایەنەکەتر بیدۆڕێنێ لە کاتێکە ئەمە کۆتایی هاتووە ئەمە لە جیهانە کۆتایی هاتووە بۆیە لێرەدا سیاسەتمەداران لە جیهاندا هەر هەمووی بە شێوازی جۆراجۆر بیر لە چەمکی ناسفری دەکەنەوە تۆ تەماشاکەین بۆ نمونە چینەکان لێرەدا چۆن بیر دەکەنەوە چینەکان بە تایبەتی ئەمینداری گشتی ئێستای حزبی شوعی چین باسی تیۆرێکەکە پێ ئەڵێ تیۆری ئایندەی هاوبەشی مرۆڤایەتی بەعرەبەکەی مستەقبل مەسیر مشتەرەک للبەشەریە بە معنایەک شارستانەکان دەبێ ناکرێت شارستانەیەک خۆی شەکەکانی خۆی فەرزکە بەسەر هەموو جیهانە ئێمە لە چوارچێوەی مۆدرنەی سەرمایەداری لە ماوەی پەرەسەندنی سەرمایەداریدا چەمکێک کاتۆتە پێشەوە کە ئەم چەمکانە هەمووی سەرخانن بۆ نمونە تێڕوانیمان بۆ دیموکراسی تێڕوانیمان بۆ مافی مرۆڤ تێڕوانیمان بۆ سەروەری تێڕوانیان بۆ هەژمونی نێودەوڵەتی تێکای تێڕەوانیمان لە هەموو جیهانە پێناسەمان بۆ هاتووە ئێمە متەلەقین وەرگرین بە چی مانایەک بە مانایەک غەرب لە چوارچێوەی ئەم 100 ساڵەیە کۆمەڵێک چەمکی هێناوەتە پێشەوە تەنانەت ئێمە بە چەمکی ڕۆژاوا تەماشای چەمکی شارستانی ڕۆژاوا پەرەسەندنی سەرمایەداری ڕۆژاوا پەرەسەندنی پرۆسەی مۆدرێنە لە ڕۆژاوا ئێمە تەماشای چیەکەین تەماشای هەموو شەمکەکانەکەین لێرەدا من وەکو مارکسیە وەکو شوعەیەک دیسانەوە دەگەڕێمەوە بۆ چەمکەکانی مارکس خۆی کە مارکس خۆی زێدەی حەداسەیە زێدەی مۆدرێنەیە بەڵام مارکس حاڵەتێکی هەبوو حاڵەتی ڕەهنەگرتن لە مۆدرێنە واتە تەماشای مۆدرێنەیە کرد بە شێوەیەکی ئینتقادی ڕەنەگرانە بۆیە ئێمە دیسانەوە دەبێ ئێمە تەماشای ئەم مۆدرێنەیە بکەین نەک بۆ سیفەتەی کە تەواو بووە بۆ سیفەتەی کابێ هەموو شارستانەکانی جیهان بەشدار بن لە گەڵاڵەکردنی وەزعێکی نوێ ئەم وەزع نوێی ئێمە چۆن بیری لێ بکەینەوە
خۆی گرنگەکە ئەوەیە کاکاوە ینی ئێمە ئێستا وەکو جەنابەت ئاماژەت پێدا تا ئێستا کە چەمکی سفرمان تێ نەپەڕان دەبێت و ئەوەی کە لە هەرێمی کوردستان لە نێو لایەنە سیاسەکان دەگوزارێ هەر لە چەمکی سفردا بێت ینی هاوکێشەکە کەواتە لە ناتەواویایە بۆ ئێمە ئەگەر بەم شێوەیەش لەگەڵ دەرەوە و لەگەڵ ئەو گۆڕانکارێک گەورانی کە لە ڕێدایە و لەگەڵ ئەو هەموو ینی هەژمونە فراوانەی ئەو دوو جەمسەرە و بە تایبەتی جەمسەری سێمیش کە چینە جەنابەت ئاماژەت پێدا ئێمە زۆر غافڵین لێ بەڕاستی ئەوە تا دەرفەت نییە بۆمان کە تەنانەت بیرروڕایشی خۆمان ئالەو کۆبنەوە فراوان و لووتکانی کە هەیە دەگوزارێت بڵین یاخۆ تەنانەت ئاگاشمان لەو پیلانجیێرانە نییە کە لەو لووتکانەدا ئەگەر بۆ کورد بژێڕێت ئێمە بە ئاگابین لێ کەواتە ئێمە ئەکەوینە شووی ئەو ڕووداوە گرنگانی کە لە داهاتوە ڕۆدا ئەگەر بەم شێوازەی ئێستا مامەڵە بکەین بەڕاستی لە ناو خودی هەرێمی کوردستانە کاکاوە بە شێوازی ئێستا مامەڵە بکەین ئێمە بەشێکین لەو شوێنانەی کە پێڵێن وڵاتانی سەرمایهداری وابەست ئەم وڵاتە سەرمایهداریان وابەستە دوو حاڵەت دەگرێتەوە حاڵەتێک کە گرێتەوە وڵاتی سەرمایهداری وابەست بەڵام وابەستەکەی ئەوەیە کە تێکەڵ بووە لەگەڵ گەڵەبالیزمە لە هەمان کاتا هێزێکی هەرێمایەتی دروست کردووە وەکو تورکیا وەکو ئێران بۆ نمونە ئێران دەگاتە لیبیا ئێران لە سووریایە بورە تورکیا دەگاتە لیبیا تورکیا لە سووریایە تورکیا تاسیری هەیە لە غەزە بۆ نمونە لەلایەکی ترەوە ئێران دەبینی تاسیری کارتێکردنی هەیە لە لوبنان لە یەمەن لە عێراق خۆمان نازانی کێ با بەڕێوە لەم حاڵەتەیە ئێمە وەزعی ئێمە وەکو کوردستان وەکو وەزعی حکوومەتی لوبنانە وەکو وەزعی لیبیایە وەکو وەزعی یەمەنیەکانە واتە ئێمە لەژێر هەتا کارتێکردنی ئەو جەمسەرە هەرێمایەتیانەین هەلومەرجی نێودەوڵەتی ئێستا جیاوازی هەیە لەگەڵ هەلومەرجی نێودەوڵەتی پێشتری شەڕی سارد لە شەڕی ساردا دوو جەمسەری سەرەکی هەبوو ئێستا جگە لە فرە جەمسەری کە دروست بووە جەمسەری هەرێمایەتی دروست بووە ئەم جەمسەرە هەرێمایەتیانە بۆ نمونە تورکیا جەمسەرێکی هەرێمایەتیە بەڵام پێیەکی لە ناتۆیە پێیەکی تری لەوەیە کە ئەم کۆبوونەوەیەکە لەگەڵ بۆ نمونە لەگەڵ ئێرانە لەگەڵ رووسایە ئەم چەمکەی ئەم حاڵەتەی کە تورکیا ینی پیادەیەکە ڕنگدانەوەی چەمکی داسفریە نەن زیرۆ لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە وەتەنانەت ئەمریکاش ناچارە بێ مراعاتی وەزعی هین بکە دیسانەوە ئێستا سعودیە ئەو یاریەکە یعنی تەماشای سعودیە بکەین کە ئەو سەردانەی بایدن کردی دیسانەوە مانای ئەوە نییە سعودیە ڕازی بووە بە هەموو مەرجەکانی بایدن بۆ نمونە جیاوازی هەیە ئێستا لە هەلومەرجی ئێستا جیاوازی هەیە لە هەڵوێستی سعودیە کاتێک ڕێکەوتنامەی ئەتۆمی کرا لە کاتی ئۆباما لەگەڵ ئەمریکا بۆ لەگەڵ ئێرانە و ئەو کاتە سعودیە ڕازی نەبوو بەس نەیتوانی هەڵوێست وەرگێ ئێستا نەخێر سعودیە ئەبێتە جەمسەرێک هەڵوێست وەرەگرێ ڕازی نییە مامەڵە لەگەر ئەمریکاکە بەڵام مامەڵە لەگەر ئەمریکا ناکە وەکو کاتی شەڕی سارد مامەڵە لەگەر ئەمریکا بکە ئەخرەمانە کاکاوە بۆ خاوەن وڵاتێکی بە هەژمون کە ینی هەژمونیان بەسەر ناوچەکەەوە هەیە بەسەر سیاسەتی ئابووری ناوچەکەەوە هەیە بەسەر سیاسەتی وزە و داڕشتنی نەخشەی داهاتوێم ناوچەوەهەوەی ئەمە بۆ ئەمان دەست ئەداوە واریدە بەڵام بۆ ئێمەیەکی وەک هەرێمی کوردستان کە تاوەکو ێستا لە عێراقیشی نیمچە فیدرالاین و تاوەکو ئێستا هەرێمەکەمان لە ئاستی ینی دەڵەمەییدایە و نەمانتوانانی و دەستی پێوە بگرین خۆی ماتوانین ئابم شێوە ئەم یاریە بکەین بۆ ئەوەی بتانی یاری بکەیت تۆ ئەبێت لە ناو خۆتەوە دەست پێ بکەیت ئەگەر لە ناو خۆتەوە دەست پێ نەکەی چۆن ئەتوانی لەم ململانە گەورەیە کە ڕووەدا و ململانەکەش زۆر گەورەیە ینی باوات بە سادەیی تێ نەگەین ئەوانە من هەوڵت ینی حەزەکەم ئیشارەت بکەم بە بابەتێک کە پێش ئێستا سەرۆک ماکرۆن سەرۆکی فەڕەنسا خوسێتێ ڕوو لە چاوپێکەوتنێکە دەڕاستیە دەستی لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ ئاماژەی پێکردە لە بابەتانە و ئەمەی کە ڕووەدا سیاسەتی نێودەوڵەتی هەمووی گۆڕانکاری بەسەرادێ وەکووتم ئێمە لەلایەکەوە توێژینەوەی مستەقبەلی ئایندەمان نییە مەراکزی توێژینەوەی باشمان نییە لەو بوارە کە متابعا بکەینەوەوانە
یعنی بۆ نمونە من نمونەیەکت بۆ دەڵێم فەرمو من لەگەڵ هەندێک بەرپرسانی حکوومەتی هەرێم پێش 8 ساڵ 9 ساڵ قسەم کردووە وتومە ئێوە بۆ سەردانی چین ناکەن سوود وەرگرن لە ئەزمموی چین لە هەندێک بوارە مانای ئەوە نییە ئەزمموی چین نەقڵکەن تۆ نابێت کۆپی هیچ ئەزمموێ بکەیت لە هەر بوارێکە بەڵام مانای ئەوە نییە تۆ لەبەرەوەی ئەمریکا عاجز نەبێت تۆ نابێت سەردانی چین بکەیت ئەمە وەکو نمونەیەک باسیەکەم من مەبەستم چێ لێرە مەبەستم لەبەرەوەی کە تۆ بتانی جمجۆڵتە بێ ئەبێت تۆ هەلومەرجی ناوخۆی خۆت بەقەوت بێ هەلومەرجێکی ناوخۆیی کە سەقامگیری ئاسایشی تیان نییە ناوخۆیی سەقامگیری ئابووری تیان نییە ئەوانە بەرەبەرە سیاستێک پیادا ئەکرێ کە هەژاری تیا زیادە بێ کە بێکاری تیا زیادە بێ کە کشتە کۆمەڵایەتەکان زیاتەکە تۆ تەماشاکەن چەند حاڵەتی تاوان ڕوویداوە حتا لە سەرەتای ساڵی 2022 تا ئێستا ئەمە وا دەگەیەنێ کە هەلومەرجی ناوخۆیی خۆمان سەقامگیر نییە بۆ ئەوەی بتوانین هەڵوێستمان هەبێ مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکەین نەک لەسەر ئاسی جیهانیە لەسەر ئاسی بەغا کە ماماڵە بکەین ئەبێ پێداچوونەوەک بە خۆمان بکەین من پێم وایە ئەو پیاداچوونەوە بەوە دەست پێەکە کە لە 2023ەوە هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان چوونەتە ناو پرۆسەیەکی سیاسیەوە ناوە عملیەی سیاسی دامەزانی عێراقی نوێ پرسیارەکەوەیە ئەو عملیە سیاسیە ماوە یان نەماوە ئەمە پرسیارە باشە ئەگەر نەماوە چۆن مامەڵەیە لەگەڵ بکرێ وانە باشە دێت چۆن مامەڵە لەگەڵ یەکەکانی ئەم پرۆسە سیاسیاکرێ ناکرێت تۆ بۆ نمونە دادگای اتحادی ئەگەر بڕیارێکی دەرکرد لە مەسلحەتی تۆ بێ بڵێ دادگای اتحادی شتێکی باشی کردووە ئەگەر بڕیارێکی دەرکرد لە بەرژەوەندی تۆ نەبێ بڵێ وڵات دادگای اتحادی بەغدا بڕیارێکی خراپی دەرکردووە بڕیارەکە سەربیە ئەبێت تۆ پێوەرێکتە بێ پێوەرەکە بەڕای من ئەوەی ئایا ئەم دادگای اتحادی ئەوە بەکو نمونە باسیەکەم ئایا ئەم دادگای اتحادیە بە جۆرەی دەستوری ئێستای عێراقا ئەمە پرسیارەکەیە ئەگەر تۆ بگەڕێتەوە دەستور ئەم دادگایە ئێستا بە پێچەوانەی دەستورە چونکە بەبێ دەستور ئەبێ خوبەرای تابێ لە بواری قانونە لە بواری فقهی ئیسلامیە لە بواری شریعەتە ئەم دادگایە 2003 دروست بووە دەستور 2005 دروست بووە پێکاتی دادگاکەی دەستشان کردووە ئەمە وەکو نمونەیەکی ساکارم هێناوەتەوە کەواتە لە بابەتەکان هەبێ تو من ئەمە ینی وەها ینی ئەمە خوێندنەوەی بۆ بکرێت بەڕاستیانی ئەمە ئەم شیکردنەوەی بەڕێزت وەها ئەگەێنێت بۆ نمونە ئێستا ئێمە یاریمی کوردستان کە لە چوارچەوەی دەوڵەتی شۆک و فیدرالی عراقداین تەنانەت نەمانتوانیوە لەگەڵ ینی دەستور و بیرروبۆچوونەکان و هەروەها سیاسەکانی ئەم وڵاتە بە تایبەتی خۆمان بگونجێنین ئەیکەواتە چۆن نەتوانین لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریە گەورەی کە بەڕێوە خۆمان بگونجێنین خۆی پرسیارەکە ئەمەیە ئەمە گەر قورسە بۆ سەرکردە سیاسیەکانمان ئەیکەواتە بیرکردنەوەی بەدیل چیە لەمە بەڕاستی کاکاوە من جیاوازیەکەم لە نێوان خۆ گونجاندن لە نێوان خۆ گونجاندن یعنی حاڵەتێکە بەغدا پێتەڵێت تۆ ئەوتەوێ خۆتی لەگە بگونجێنی بۆ شوونەکەی من ئەمە نییە بۆ چکە بەغدا ئاراستەی بەغدا ئەو ئاراستەیە نییە ئێستا کە 2023 دەستی پێکردووە ئاراستەی ئێستا ئاراستەی هەنگاونانە بۆ دەوڵەتی ناوەندێتی ڕەها دەوڵەتی مرکزی ڕەها ئەمە ئەم حاڵەتەیە و هەموو هەنگاوەکان ئەوەیە کە تێکڕای ئەو دەستورە جێبەجێ ناکرێ و فشارەکرێتە سەر هەرێمی کوردستان لێرەدا مەسەلەکە ئەوە نییە کە حکوومەتی بەغدا هەنگاو دەنێ تۆ بێ خۆت بگونجێنی نا مەسەلەکە ئەوەیە تۆ چۆن ڕوبەڕوویە بیتەوە بەشێک لە ڕوبەڕووبوونەوە پەیوەندی بە خەڵکەوە هەیە پەیوەندی بە حیزبی سیاسیەوە نییە خەڵک ئەبێ قەناعەت بەوە بکە خۆی چۆن هەڵوێستێک وەرەگرێت سەبارەت بە هەر بابەتێک کە پێشێنی بافەکانیەکە بەڵام کاتێک هێزە سیاسەکان بەم عقلیەتە دووبەرەشیە بەم عقلیەتە کە ڕادەی نزمی تێگەیشتنیان نەبێت لەسەر ڕووداوەکانە بەرژەوەندی ڕۆژانە کاری ڕۆژانە بیان با بەڕێوە بەرژەوەندی بەرتەسکی حزبایەتی بیان با بەڕێوە هەموو گفتوگۆکەیان و هەموو ملبنانەکانیان
ڕەهەندە نیشتیمانەکانیان لەسەر ئەوە بێ چێڕێ ئەبێتە سەر و کۆمار و ئایا یاسای هەڵبژاردننی کوردستان چۆنە بێ ئایا مفۆوەزیەی هەڵبژاردن لە کوردستان چۆنە بێ ئەمانە دابنێ بە ڕەهەندی نیشتیمانی من پێ وایە بە هەڵەدا دەچێت معنای ئەوە نییە من بابەتێکی گشتگیر نییە کە ڕوبەروی هەرێمی کوردستان دەبێتەوە بەڵام ڕەهەندی نیشتیمانی لەوە گەورەترە ڕەهەندی نیشتیمانی لەوەدایە کە ئەم پرۆسە سیاسیە لە عێراقدا ئەوەی 2023 دەستی پێ کردووە باسی دیموکراتی تەوافقی کردووە ئەمە کۆتایی هاتووە ئەمە ئەگەر ئەم حکوومەتی ئەغلبیەت بێ حکوومەتی تەوافقی بێ تەمان جیاوازی هەیە نێوان دیموکراسی تەوافقی حکوومەتی تەوافقی دیموکراسی تەوافقی عنی گۆڕانکاری بنیاتی دەوڵەت بنیاتی دەوڵەت نەگۆڕاوە بنیاتی دەوڵەت هەمان دەوڵەتی ناوەندێتی ڕەهایە ئەگەر ئەم حکوومەتەی بە شێوازی تەوافقی دروست بێ بۆیە لێرەدایە من پێم وایە لایەنە کوردستانەکان بە پشتبەستن بە خەڵک ئەبێ هەڵوێست لە قەزایە سەرنجەکان وەرگرن قەزایە سەرنجەکان ئەو پرۆسە سیاسی لە 2023 دەستی پێ کردووە ئەو پرۆسەی کۆتایی پێهاتووە نەتەوافق هەیە نە چاڕاکەت هەیە نەتەوازن کێشەکەوەیە کاکاوانی دەرفەتی کەشمان نیوەکو کوردیانی ئێمە پەنابەری نەبەر چۆخۆ ئێمە لە ڕابردووە ینی لێرەدا بەڕاستی پرسیارێکی باشی کردووە لێرەدا دوو دەرفەت هەیە لێرە پەرابەریە بە چێ ئەگەر وابێ بڵێ ئەبێ پەرابەرینە بەر ئێران یان پەرابەرینە بەر ئەمریکا یان بەرابەرینە بەر تورکیا بەمانای ئەوەیە تەوازن ڕاگری من پێم وایە ئەمە پەنابردن نییە ئەمە مانای ئەوە نییە من ئەبێ لەگەڵ دوژمنایەتی ئێران و تورکیا و ئەمریکا هەموو لایەنەکان بکەم بەڵام ئەبێ ئێمە پەرابەرینە بەر میلەتەکەمان پەرابەرینە بەرگەلی کوردستان ئەگەر لە شێوازی حکومڕانیە نمونەیەکی باش پێشکەش کرێ بۆ گەلی کوردستان ئێمە پەنامان بردووە بۆ گەلی کوردستان ئێمە هەڵوێستەکەمان لە بەغدایە هەڵوێستێکی بەقەوەتە بێ هەڵوێستێکی لاواز نابێ و هەڵوێستی موحەدمانە بێ بەڵام کاتێک پەنا نابینە بەر گەلی کوردستان هەڵوێستەکانمان جیاوازە بێ لە بەغا دانانی سەر و کۆمار ئەبێ بە ڕەهەندی نیشتیمانی مەسەلەی هەڵبژاردننی کوردستان ئەبێ بە ڕەهەندی نیشتیمانی لە کاتێکە وەکو وتم ئەوەی ڕەهەندی نیشتیمانیە ژیانی خەڵکی کوردستانە چۆنێتی حکومڕانیە لە کوردستانە پێشکەشکردنی نمونەیەکە ئەو نمونەیە ئێمە ئاپارێزێ پشت بەستن بە خەڵک کوردستان ئەپارێزێت لە دەرەوەی ئەوە هیچ دەرفەتێکمان نییە لەم هەلومەرجە ناکۆکەیە دەرفەتی دیکە دیارە پێشتر جەنابیشت ئاماژەت بۆ داوەی کە دەگوزارێ ئەو جەمسەرگیریە ینی مەسلەی هەم هەژمونی ئەو جەمسەرانەیە ئەو وڵاتانی هەرێمایەتیە لەسەر ناوچەکە هەم وزە هەم شەڕی ئابووری لە داهاتووە هەم شەڕی دانەوێڵە لە داهاتوویشی نزیکتری شاکە ڕوبەڕووی زۆرێک لە وڵاتانی جیان دەبێتەوە هەروەها هەژاری هەرێمی کوردستان ئێمە شانازیەکەین بەوەی کە بۆ نمونە وزەیەکی باشمانێ لە ڕووی نەوت و غازەوە توانیومانە ئەمە بکەینە هەژمونێک بکەینە ینی پرۆسەیەک بۆەوەی کە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو گۆڕانکاری و جەمسەرگیری کە هەیەەوە ئەمان پارێزێ لەو پیلانجێڕانی کە هەیەەوە ئەبێتە دەرفەت بۆمان وەکو دوا پرسیار بۆ جەنابەت کاکاوەجان من پێ وایە هەنگاوی باشمان نەناوە لەو بوارەوە بۆ توکە سیاسەتی کێشەکەمان لە سیاسەتی ئابووریە سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستانە دوو لایانی گرنگی هەیە یەکەمین لانی یەکەم ئەم سیاسەتە پشتە بەستەیە بە فراوانکردنی کەرتی تایبەت بە شێوەیەکی ڕەها هیچ بوارێکی چالاکی بۆ کەرتی گشتی یا بۆ کەرتێکی هەرەوەزی نایەنێتەوە و ئەم کەرتە تایبەتەی کە دروستە کەرتێکی تایبەتە بریتە لە کۆمپانیای حیزبەکان بە شێواز لە شێوازەکانەوەوانە با بزانم ئەم بابەتە ڕوونە بابەتی دووەم بابەتی نەوتە کێشەی حکوومەت ئەو پروپاگندەی کەیکە و باسی ئەوەکە کە ئەگەر بوار بدا بە کەرتی تایبەت مانایەوەیە لە ئابووری ڕێعی ڕزگارێ بێ واتە لە ئابووری بەرخۆر ئەوەی کە پێڵێن ئابووری بەرخۆر ڕزگارێ بێ نەوت ئابووری بەرخۆرە من نمونەیەکە دۆ باسەکەم حکوومەت دێ پایپەکە کە پایپی حکوومەت بوو ئەیفرۆشێ بە کەرتی تایبەت داهاتی ئەم پایپە بەشێک کە بۆ حکوومەت بگەڕێتەوە هەر بەشێکە لە ئابووری بەرخۆر بەڵام کە ئەیدا بە کەرتی تایبەت نابێت لە ئابووری بەرخۆر ناچێت بۆ ئابوورێکی بەرهەمهێن هەر دیزانەوە ئابوورێکی بەرخۆرە
يعني ئەمە ڕێعە لەو حاڵەتەکەیەتە پێشەوە بەو مانایە ئێمە پێویستمان بە پێداچوونەوەیەکی تەواوی سیاسەتی ئابووری کوردستان هەیە کە ئەم سیاسەتە ئابووریە گەشە پێدانی بەردەوام جێبەجێ بکە و هەوڵ بدا چاکسازیەکی ڕاستەقینە ئەنجام بدا ئەم چاکسازیە پشت ببەستێ بە پرۆسەیەکی کوردستانی لە جیهانە کۆمەڵێک پرۆسەی چاکسازی هەیە بەڵام هەر وڵاتێک تایبەتبەندی خۆی هەیە ناکرێ ئێمە بۆ نمونە مالیزیا شێوازێکی بووە چین شێوازێکی هەیە بەرازیل لە کاتی حکمی لۆلا شێوازی بووە ئێمە هاتووین شێوازی قوتابخانەی شیکاغۆ لە ئابووریە کە پێڵە قوتابخانەی فریدمان کە خراپترین قوتابخانەیە کە بوارەدا بە خەسخەسەیەکی بەردەوام کردی تابێتی تیشی بەردەوام کە ئەمانەیە فەرزیکەین لەسەر ئابووری کوردستانە ئەمە ئەم حاڵەتە وەکو ئەو وایە بۆ نمونە تۆ دێ پێڵاوێک بۆ منێنی ئەم پێڵاوە ژمارەی چلە من پێڵاوەکەی من قاچی من ژمارەکەی چلوسەیە پێمەڵی ئەبێ ئەم پێڵاوە لە پێکەی ئەڵێم قاچی من جێی نابێتەوە ناو ئەم پێڵاوەیە ئەڵێ مشکلە نییە پەجەکانی پێت ببڕە بۆی جێی قاچی خۆت بکەیتەوە لەناو پێڵاوەکەیە لەم حاڵەتەیە سەقەتە بێ قاچم سەقەتە بێ من بەستم ئەوەیە هەر چاکسازیە کە ئەنجام بدرێ ئەبێ ئەو چاکسازیە ئاکامەکەی گەشە پێدان بێ ئاکامەکەی ڕنگ بداتەوە لەسەر ژیانی خەڵکیە ئاکامەکەی بێکاری نەمێنێ ئاکامەکەی هەژاری نەمێنێ ئەمە چاکسازیە لەو حاڵەتەیە ئاکامەکەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتی جێبەجێ بکە ئەم سیاسەتە ئابووریە وادیەکە تۆ لە هەڵوێستی سیاسیە بەقەوەت بی واتە دێرەدا تۆ ئەتوانی سەربەخۆیەکی ئابووری دروستکەی دێرەدا ئەم سیاسەتە ئابووری کە ئێستا پیاداکرێت لە کوردستانە بەتابی کە پشتە بەسێ بە کەرتی تایبەت بەم شێوەیە ڕێگرە لە مەسەلەی سەربەخۆیی ئابووری کە خزمەتی خەڵکی کوردستان و خزمەتی گەشە پێدا بکە زۆر سپاس بۆ سیاسەتمەدار کاکەوە مەحموود سکرتێری حیزبی شیوعی کوردستان کە ڕاستەخۆ لە شاری هەولێر لەگەڵمان دووبارە داوای لێبوردنەکەین کە درەنگ هاتینە خزمەت جەناب بوو سپاس دەکەین لە بەرنامی پانۆراما بەشدار بووی لەگەڵمانە بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ